جارێکتر سڵاوتان لێبێ بەڕێزان. کاک عومەر بەپی ئەو زانیاریانەی لە بەردەستی منە پێم وابێت تو ساڵی 85 بۆ 88 سەرۆکی شارەوانی هەڵەبجە بووی. نەخێر ساوە بەڵێ تۆ لە شارێکا سەرۆکی شارەوانی هەڵەبجە بۆ 85 بۆ سەرەتای 80 سەرەتای 85 ینی ئەو کاتە وازە معلوماتەکان بەڵێ تۆ لە پێش کیمیا بارانەکەەوە هاتوویتە سلێمانی لەوێ نەبووی لە هەڵەبجە نەبووی بارانەکان هەڵەبجە نەبوو لە هەڵەبجە نەبووی من لە کیمیا بارانەکان مهندس بووم لە معمەلی قیری عەربەت. بەڵێ زۆر باشە. لە 81 بۆ 85 چۆن بوو تۆ بووی بە سەرۆکی شارەوانی؟ زۆر ئاسایی بۆچی ینی شتێکی غەریبە. ئەمە یەکەم لە سەردەمی دەسەڵاتی بەعسایە زۆر تەبیعی. دووەم دەنگۆیەک لەسەر ئەوە دروست بوو کە تۆ پەیوەندیت هەبووە بە ڕژێمی بەعسەوە. ئەمە تەنها بۆ ئەو بوو کە لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکانە ڕوبەڕووی تۆ بکرێتەوە. لە سەرەتایی بەرنامە لە دەرەوە پێم وتی بەڵێ من تەسەوورمە کرد تەنها بۆ ئەو کلمەیە من بانگێشتی ئەم بەرنامەیە کراب، چکە ئەو کەسەی ئەوەی بە تۆ هەر ئەوەیە کە بەیانەکەی لەسەر من لە هەڵەبجە بڵاو کردەوە. زۆر لەو کەسە ئەو کەسانی کە بڵایان کردو ئەزان چێن ئێمە دژیە بووی لە ئینتیخابە من نافیسی چیە ئەمە یەک ڕوونکردنەوە بەمێ ببوورە ینی پێشەوە باڕاو بگرم من یەک ڕوونکردنەوە بەمێ نەزانیاری کەسێ بۆ ئەهێنم ڕوبەڕووتی بکەمەوە نەکاریشم بەوەیە کە شتیشی وابێنم بە جەنابتی بڵێم ئەوەی کە ئێستا منیش بە جەنابتم وت ئەمە بەیان نامەش بوو لەسەریش دەرکراوە بە ئاشکراش منیش ئەوم هێناوە پێم هەر بڵێن هەر لەو جەمسەرەوەشتا علاکولین یەکەم من زۆر خۆم لەوە بە وەتەنی تر ئەزانم بە کوردتر ئەزانم هیچ کەسێک بە قیادەی حرەکەی کوردی بە درێژایی تەمەنی بێتە پێوەەر بۆ وەتەنیتی من. ئەوە نقطەی جوابی یەکەم. یعنی هیچ کەسێک مافی ئەوەی نییە لە وەتەنیتیم بکۆڵێتەوە. دووهم دوو جار هەڵەبجە چی لە کیمیا بارانەکە گیرا وانە دوایش دۆکمنتەکان هەمووی کەشف بوو کەسێک شتێکی لەسەر ئێمە هەبووە توانێ بهێنێ. ئەمە یەکەم. دومیش بەلەدێ و دایرە مهمە نییە خەڵک واتە سەوەرەکە ڕئیسی بەلەدێ ڕئیسی مەجموعەی کەناسە کۆمەڵی ئالیاتی هەیە و کەناس بەتایبەتی ئەو سەردەمەی ئێمە مدیری بانک مدیری کارەبا ئەمە بۆت باسەکەم هی سلێمانیش زۆربەیدا بەعس ئەو کاتە ئەوەندە دەسەڵاتی نەبوو بتوانێت هەموو کەس لە کوردستان بخرێت. جا نەکبەتی کورد لەوایە وا تەسەوورەکان کاتێک کورد لە شوێنێکە هەبوو کە دژمنەکانی دەسەڵاتی نەبوو ئیتر ئەم تەسلیمە بێ خەڵک هەیە بەرگری کردو خەڵک هەیە مقاومەی کردو. من بۆ معلوماتەوە کاتی سەرۆکی شارەوانی بووم کۆمەڵی ڕەنجەرانی کوردستان لە ڕێخستنی یەک لە کۆمیتەی یەکی ڕێخستنەکانی ئەو سەردەمە ئەو دۆکمنتشم هەیە لەسەری ئەوەشم نایە بە پاساو چکە پێم وتی هیچ کەسێ ناکەم بە پێوەەر بۆی وەتەنێتی من بپێوێ بۆ خۆم میژدانی خۆم وەتەنێتی خۆم پێبێوم. ئەو نقطەی زۆرزارێکی دایری زۆر حساستر مەسەن بۆ نمونە مدیری دایری کارەبای هەڵەبجە کە حساسترین دایرە بوو لەو سەردەما بۆ بەعس ئیسای کەلی بۆ کراوە لە هەڵەبجە بە خەڵکە شخصیاتەکانی دایرەکانی سلێمانی مدیری کارەبا مدیری سەرۆکی شارەوانی سەرۆکی شارەوانیەکان مدیری میاهی جەوفی زۆربەی دایرەکانی سلێمانی لە کەسە هەر وەتەنەکانی خەڵکی سلێمانین و ئێستاش حاکمەکان خۆ زمانی بەعسەوە نەبوو گوی ئێستا کاکە هەر کەس سوڵی حیزبێکی پێ نەبێ نابێ ڕئیس دایرە بێ ئەو کاتەش لەوانەیە لە جنوبیان چوو بێتە سەرەوە بەس لە کوردستانە خەڵک بۆ مقاومەی کردووە دوایەوە مەلەفەکان زۆرن خۆ خەڵک گومانی بەس ئەمەی کە جەنابەت ئێستا باست کرد ئەمە تەنها بۆ شکاندنی من بوو لە کاتی انتخابات هەڵبژاردەکان ئەجینا کاکە خەڵگەی لە سلێمانیا ڕئیسی دایرێ بووە لە زەردەمی بەعسیشا مدیری سەرۆکی شارەوە لە سەردەمی بەرەی کوردستان باشە ئەگەر وابووم من بۆ کرام بە بەڕێوەبەری گشتی لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کاتێک کە من پیاوی باش بووم کرام بە بەڕێوەبەری گشتی لە ئەو حکوومەتەی ئەمان بەڵام کاتێک کە بۆ گۆڕان بووم بە گۆڕان بووین بە پیاوی ناوەتەنی و ئەمە جوابەکەیانە ئەوە زۆر ئاسانەکە درۆکردن بەری کورتە بەڵام ئەوە دووپاتێکەمەوە هیچ بەشەرێک لە کوردستانە نابمەوە ئاستەوە خۆم نابمەوە ئاستەوە بتوانێت وەتەنێتی من پێوێ من بۆ خۆم لەوەتی لەدایک بووم تا ئێستا هەر کەسێ نەک هەنگاوێکی دژی بە میلەتەکەی خۆی نابێ بیریشی لێ کرد بێتەوە مەرحەبام نەکردو. باشە بەڵام ئەو تۆمەتبارکردنی تۆ لەکوێوە سەرچاوە ئەگرێ ئەوەی کە ئەو تۆمەتی ئاڕاستی تۆ کردووە ئەو کەسە خۆی نێتوانیوە بڵێ من ئەو بەیانم بڵاو کردێتەوە کەسێکە
مەجهول ئەین تو گومانە لە کەسێک هەیە گومانەکە دیار بوو چێ بەڵامی تر خۆ نەینووسیوە منم گومانەکە دیارە چێ من بۆ خۆم گومانم هەیە تۆ لەم بەرنامەی من ناتوانین تەواو ڕاشکاوە بیت آخر ڕاشکاوە من گومانم هەبوو کەوا مەسەن ئەو تەرەفانی کە ئێمە منافیسیان ینی تەڕەفێکە کەسێک نییە ناتەرەفێک کەس نییە تەرەفێکە لەوانەیە حیزبێکیش ئەو تەرەفە کاتێ من بەڕێوەبەری گشتی بووم پێیان وتم وەر لەگەڵ ئێمە خۆت تەرشیەکە نەمکرد لەگەڵ ئەوانە ئەگەر بم کردایە من پیاوی چاک بووم بەڵام کە نەمکرد بەیانێ لەسەر باشە قەت لە هین لەو جەمعیە تەوزیع الأراضی ئیشە کردووە تۆ لە هەڵەبجە هەرگیز قەت ئیشە نەکردم نەکرد من کاک قادی سۆفیسایی ئەوان بوون جەمعی تەوزیع ئاراضی من لەکۆ خەڵک ئەرزم وەرگرتووە لێ هەرگیز لە زمانی ئەمە ئەرز تەوزیعکردن نووشن نەبوو بەڵێ بە چ سیفەتێ تۆ ئەرزە وەرگرت بە سیفەتی وی فڕۆنبەری حکومەت بووی وەکو مۆزەفی حکومەت بەڵێ باشە تا چەند ئەو زانیاریە ڕاستەکە ئەو زەوی تۆ وەرەگرتووە جیاوازە لەوەی کە ئەوانی تروەریان گرتووە فەرمانبەرانی تروەریان گرتووە لە جەمعیت پرسە ئەو ئەرزی تەوزیع ئەرزی ئەرزەکانی جەمعیت تەواو بوو منیش ئوسوڵ موافقەتی وەزارەتی حکومی مەحەلی مێنایەوە قوتای ئەرزیان نامێتیان وەرزی بەڵێ قەتعەیەکی چەند مەتری پێم وایە 425 مەتر 425 مەتر ئەوانەی دەوروبەرە بەڵام 200 مەتریان وەرگرتووە یعنی هێشتا بەوەش ڕازی نابن سێجار تەخت بوو و چاکشم کردێتەوە ئەوە لە جەمعیت پرسە میرزا عەلی ماوە بەڵێ قاری سۆفیسایی ماوە ئەوانە وەرزیانەوە من ئەرزم وەرگرتووە بەڵێ ئەرزم نەیاوە مەبەستمەوەیە کە هەرگیز لە زمانی ئەوانەی دەوروبەرە 200 مەتریان وەرگرتووە ئەوانەی کە لەگەڵ تۆ وەریان گرتووە بەڵێ ئەوەی تۆ 425 مەتر خۆت هێڵی بەڵێ یان تۆ 425 من ئەرسڵەن خۆم نەمتوانیوە داوای ئەرسکەم تەنیشتەکەشم لەو لای منەوەیە هی ماڵی برادریشیکەیە چۆمە مەساحەکەشی لەوەی من زیاتر هیچ مەسەلێکیش من بۆ خۆم داواکەری ئەرز بووم خۆم ئەرزم لیا بوو چکە سەرۆکی شارەوانی بە هیچ جۆرێ ئیستاشی لەگەڵا بێت سەراحەتی تەوزیعکردنی ئەرزی بیە بەڵێ و لەگە زمانی ئێمەشا بە هیچ جۆرێ ئەرز تەوزیع نەکراوە ئیلا بێ بگەڕێتەوە بۆ جەمعی تەوزیع جەمعی تاعاونی زۆر باشە تۆ لە کیمیا بارانەکەی هەڵەبجە لە هەڵەبجە نەبووی نا لە هەڵەبجە بووم لە هەڵەبجە بووی بەس مۆزەف نەبووم لە هەڵەبجە بەڵێ چوشیتە ئێران من بەڵێ ئەو ڕۆژەی هیچ کەسێ وەکو من بەویستی خۆی نەچووە ئێران من چکە لە سیانزەی مام چیمە بارانەکە دەستی پێ کرد من لە 14 شەو لێ بووم 15 هاتمە معمەل لە معمەل مەرحەبای کرێ کاروشتەکانم کرد هاتمە شارەوانیەکان ئەو کاتە عەجز بەکرد پیاکی زۆر وەتەنیە کە ئێوە گومانەکەن لەوەی هەر کەسێ لەوە زەمانە بێ ئەو مدیری شارەوانیەکان بوو نا ئێمە گومان ناکەینەوە ئەوانەی کە ئەو برادرانە نییە بەڵێ ئەو برادرانی کە واڵێن کەم برادرانە من واو پێڵ ئەو جیهەتەی کە بەیانەکەی بڵاو کرد ئێدە باش جا ئەوتم کاک عەزیز من خوا حەفیز ماوە کە عەزیز وتی بۆ وتم هەڵەبجە تەواو وتی چۆن تەواو وتم هەڵەبجە ئەگیرێت لەوانەیە تا من ئەگەمەوە تەواو ببێت خواحافیزمان لێ کرد چۆن نەقلیاتی هەڵەبجە حاکم ئەفراسیا و ئەحمەی مامەم و مامەسا محەمەدی شێخ محسینم بین هەموویان ماونەوانە وتم من ئەچمەوە بۆ هەڵەبجە ئێوە نایانەوە وتیان چی وتم تر حەزم لەم نیزامە نییە بەڕاستی پێم خۆشە بەجێ بێڵم بڕۆ وتیان ئەوان مناڵەکانیش هەندێکیان لێ بوو نهاتنەوە چوومە بۆ هەڵەبجە و بە زۆر زەحمەت گەیشتم کوڕێکم لەگەڵا بوو ناوی خالی بوو لەگەڵم سوار بوو خۆم سوکانەکەم لە سایەقە وەرگرت و ستاوتێکمان پێ بوو چوینە ناو هەڵەبجە و ئیتر بەروی شیمە بارانەکەوتین چوینە ئێران بەڵام تو زوو زوو گەڕێتەوە بە عێراق لەوێ حیزبێکی ئیسلامی بێزاری کردم ئیسلامی خۆمان ئیتر ێزعاجیان کردم منیش هاتمەوە بۆ دەرەگای کاکە حەمەی حاجی مەحموود وەرەقەی بۆ کردم و گەڕامەوە بۆ قەندیل لە قەندیل جیراین و براین بۆ ئەنفال و بۆ کەرکووک و ئەوانەوە تا هاتینەوە هەر لە کەرکووک و تاوڵی نا لە کەرکووک خۆم و ماڵ و مناڵ و ینی مەبەستمەوەی لە کەرکووک و ئازاد کرای نەخێن لە کەرکووک جیراین تا عەفواتەکە هەدا عەفواتی عام بەڵێ لە دوای عەفواتەکە بوو تۆ ڕاستە خۆت چوویتەوە سەر وەزیفەی خۆت لەناو حکومەت نایتر هین بوو دوایەوەی کە عەفواتەکە دەرچوو هەموو هەڵەبجەکانی عادەکرانەوە ئێمە عادە نەکراینەوە تەوانێ بەر 1936 و 1937 کەوتین بووین بە 1936 براین بۆ کەرکووک عادەکراینەوە بۆ وەزیفە دوای ماوەی وتیان تۆ متەخەلیفی لەبەرەوەی لە کاتێکە کە لە ئێران بووی تووشی قەراری تەخەلف بووی منیش چوومە بۆ عەسکەری 1936 چوونە کەرکووک دوای ماوەی ئەفاکراین وەکو مهندس من دراساتی عولیام تەواو کردووە
دوای ئەوە هجومی کوێت هات جارێکە بدیانەوە بۆ ئاسکەری بەودی وەزیفەم نەبینی هەتا تاڵینەوە یەک دوایەوە چۆ شێخ جەعفەر بانی کردین وتی ئەوەی قەراری 1936 پێمای هەموو نچەکانی لێبوو تۆ بۆ نییە داوام بکەی لەبەرەوەی 1936 هەڵەبجێیت بە کوردی هاتا پێوتم دی جەلالیشی یوتم چی بکەم وتی نابێمەوە لە محافظە هەڵیسانم وتی بچۆ دەرەوە من هاتمە دەرەوە ڕۆشتمەوە بۆ ماڵەوە حتا کاسپیش ینی من مقاولاتێکمان کرد چوین لای برادێک کە ئێستا لە سلێمانیە مۆتەقاعدیشە بەرەجی معاون محافظ وتی ئیشەکە نادین بە تۆ لەبەرەوەی یەکەم تۆ هەڵەبجێیت دووهەم جەلالیت سێم لە ئێران بووی چوارەم 1936 منیش کاک نۆرۆز و کاک تا بچکۆلی لێبوو زۆر بە تووڕێی لی تووڕە بووم هاتمە دەرەوە چوم چەمچەماڵ دەستم بە ئیشکردن لەگەڵ ئەم کاک ئاسۆ ئیسماعیل ئەوش لێ بوو ئیشی کرد ژنێکی لێ بوو مۆنچێکی زۆر باش و بەهرەخان ئیشی یاینێ و وەکو کرێکاری نە کرێکاری نەبوو تر مەقاولسانەی ئیشمان نەکەوت بەڵێ باش لە دوای گەڕانەوەی پارتی ینی تێکەڵکردنەوەی ئیدارەکان و ئاژوونەوەی شێتی و پارتی و کە پارتی هاتۆ ئەم ناوچەیە تۆ خانۆکی خۆتە بەکرێیا بە لەقەی پارتی هەڵەبجە بەڵێ لەو ماوەیە کۆمەڵێک زەریبە هاتە سەر خانۆکە و سەریبە زەریبە بەڵێ ئەم زەریبەیە داتۆ پرسیار لە زەریبی هەڵەبجە بکەن ئەگەر من دیارێکی زەریبەم لا بوو ئەتوانم زەربی هەزاری کەم بەڵێ ئەیبوو ناڵی بۆچی داد بە پارتی ئەوە کاری من نییە تۆ خانوو داوە بەکرێ و ئاخر مەزبەتیان لێکردمەوە وتیان بۆچی یادێ پارتی کێ مەزبەتی لێکرد نازانم ناوەکانم لای بەڵێ زۆر باشە ئەماوی کە تۆ لە شارەوانیەکانە کارێکە کرد ئەم ماوەی ئێستا ئێستا و لە ڕابردووشە تۆ ساڵانێکی زۆرە لە شارەوانەکان و بەرهێنان من لە زۆربەی کات لە هین بووم لە بەرهێنان و لە هەبیتات بەڵێ بەڵام بەردەوام تۆ قسەت هەیە لەسەر پرۆژەکانی شارەوانی لەسەر کارەکانیان ڕخنت لیان هەیە کوا لە جری دەشتان باسی پرۆژە بە عامەکەم باسەکەی بەڵام ئەمە لە چوارچەوەیەکی گشتیا قسەکردن لەسەرەوە بابەتە وانە باشە بە تۆ ماوەیەکی زۆر بەڕێوەبەری گشتیوە بەرهێنان بووی لە شارەوانەکانە کارێک کردو ئێستاش لە شارەوانەکانە کارەکەی یانێک خەلەلێک لەو لە کاری شارەوانەکانە هەبێ یا لە ئەدایانە هەبێ یا لە خزمەتکردنیانە هەبێ پشکێکی ئەگەر بچووکیش بێ بەر خۆت ناکەوێت تۆ مهندس کەسێک نییە لێ پشک بێ بەڵام کە تۆ کە لە پسەکرابی تۆ چی بکەیت من 35 ساڵە مهندسم قووەتی ئیداری و دەسەڵاتی من ناتوانم پاکەتی کلینیک کەس بۆ خۆم بڵێم عادی پاکەتی کلینیک کە تۆ دەسەڵات دەبێ فەڕاشێک بڵێ ئەم فەڕاشە با لای من بێ با ئەو مۆزەفە لای من بێ با ئەو مهندسە لای من بێ ئیتە تۆ چۆن توانی گۆڕان ماوەیەک ویستم بیکەم بە پشتیوانی کاخەسرەوەی سەرۆک شارەوانی ئەو زۆر پشتیوانی گرتم هەوڵم دا شتێکمان بدە پێشەوە ئیسلاح بکەین و فعلا چونە پێش گۆڕانکاریش دروست بووە ناکرێ بڵێ گۆڕانکاری دروست نەبووە چونکە یەکێ لەو مەسەلەی بۆ نمونە هەموو کەسێ ئەو پرسیارەیە دەرێ کاکە ئەم جادانی کوردستان بۆچی واتێکە چێتەوە بەشی ساڵی ناکاو لە زمانی بەعساجار بیستوتە قسەیەوە نیە بەڵام ئیستەوە نەماوە لەبەرەوەی عیلم داخڵەوە عیلممان هێناوە بە عیلم ئیشەکەن ئێستاچیە ئەگەر پرۆژەکان وەک پێویست جێبەجێ بکرێ عیلمەکەمان پێوتون ئیتر خۆی مەش ناچین لەگەڵ هەموو مهندسەکانە بچین بگەڕێن بزانین چۆن ئیشەکانەکەن ئێمە من سە مەسوولی بەشی تەسمیم لێ فقط تەسمیمەکەم و ئێمە دەستیانەوە تر خۆیان چۆنی جێبەجێکەن جێبەجێ بەڵێ تۆ کە لە بچەکراوە یعنی دەسەڵاتم نییە بەڵێ ئێوە کاتی کە بڕێوەبەری گشتی بووی هەر کە لە بچەکراوە بەرهێنان بووە من 64 مۆڵەتم ماوە لەو زمانە مەسئولم بەرامبەر بوو 64 مۆڵەتە و کە یاوم و ئەوەندەی کرابێتم ئەو کاتی من هاتمە سلێمانی و بەڕێوەبەری گشتی بەرهێنان بووم هەموو سلێمانی شوێنی 950 کەس خەوتنی تیا بوو ئێمە هاتین کۆمەڵێ عیمارەمان دروست کرد بە حساب ئێرە پایتەختی کوردستانە و ئەو کاتە پایتەخت بوو بن سەدیەشێتیەوە بەڵام کاتی پارتی وێکێتی ڕێکەوتن ئەو هەموو عیمارە و ڤیلایەشمان دروست کرد لێرە هەمووی چوو بە ئاسمانە هەمووشی لێ نووسرا بۆ کرێ لەبەرەوەی هەموو حکوومەت کاتێ پیشێتی ڕێکەوت لەگەڵ پارتی حسابێکی بۆ ئەوە نەکرد کە ئەمە 10 ساڵە ئەم شارە پشت و پەنای یەکێتیە لێرە 10 ساڵە لێرە باوەشی سلێمانی کردێتەوە بۆ یەکێتی کە دوای سیوێکی ئاب هاتوونەتە ئێرە سلێمانی بۆتە پێگەیان سلێمانی باوەشی بۆ کردوونەتەوە سلێمانی پایتەخت بوو مەفروض بوو بەڕێی خۆم ئەوان هیچ نەبێت 4 وەزارەت 5 وەزارەتیان لێرە بێچێتەوە بۆی مەسەن ئێمە ئەو کاتی کە لێرە دەسەڵاتی لێرە پایتەخت بوو
اتفاق بڵێن علاقاتی دیپلۆماسی سیاسی ڕۆشنبیری تیجاری علمی ئەمانە هەموو هەبوو من بۆ خۆم سەرۆکاری چەند وەفدم کردەوە بەریتانیا بۆ ئێران بۆ کێ بۆ کە بەڕێوەبەری گشتی بوو بەڵام ئەوە شتێکی عورفە کە وەزارەتە بێ بڕۆتەوە پایتەخت مەرج نییە توانی وەزارەت لێرە بووە بۆچی ڕێەکەوی لەسەرەوەی چێ وەزیری مالیە بێت و چێ وەزیری پێشمەرگە بێ بۆ ناتوانانی دوو وەزارەت مەقەڕەکەی لێرە بێ بۆچی ئەکرێ سەرۆکی هەرێم لە هین دابنیشێ لە سەری ڕەش دابنیشێ بەڵام ناکرێ وەزارەتی لە سلێمانی بێ ئەکرات وەزارەت لە سلێمانی بێ بەس نەیانویست بیکەن ئەی ئێستا کارەکانی وەبەرهێنان لە کوردستانە چۆنە بینی دەستگای وەبەرهێنان من ڕێیم وایە کاتێ ئێمە ئیشمان بۆی دامەزراوە بڵێ توانیوێتی ئەو سەرکەوتنە بەدەستبێنێ لە کارەکانێکە بۆی دامەزراوە کاتی ئێمە بڵێن ئێمە بەڕیاری 89 ئیشمانەکە دەستی وەبەرهێنانمان لێرە هەبوو کە یەکیان گرتەوە زۆر بەداخەوە ئەو ڕۆژێک یەکمان گرتەوە ئەوەی حسابی بۆ نەکرابێ ئەو دەستی وەبەرهێنانە بوو کە لێرە بوو هەر لە کۆبوونەوەکە کاک نەچیر بەرزانی تەطەڕوقی نەکرد لەو کوتەکەیە بڵێ دەستەیەک هەبووە بە بەناوی دەستی وەبەرهێنان لە سلێمانی و ئەو قانونەشکە دروست کرا قانونی ژمارە 4 هی ساڵی 2006 لەسەر قانونەکەی 89 دروست کرا من و کاک ئامانج و کاک ڕەنج و کاک محەممەد کەریم بتەبان ئەو پیاوە بەڕێزە سەرۆکی دەستی وەبەرهێنان بوو کە ئەویشان تەقاعد کرد و هەر خواحافیزیشان لێ نەکرد لەو ڕۆژە من خۆم ئەو ڕۆژەم لەبیرە چەند بەمەراقەوە ئێمە دەرچوین لە قاعەکەەوە هاتینە دەرەوە کاک نەچیر کۆبنەوەکەی پێکردین خواحافیزیان لەویش نەکرد بڵێن کاکە ئەوەی کاگێرشماندانا تۆ خواحافیزی بێ بۆی ئەتیبارەکە یەکی گرتەوە ئەم دوو دەستەیە کە ئەتیبار ئەمەی ئێرە نەبووە شتێکی تازە دروست بوو لە کوردستانە ئەوە یەکێک بوو لە خەلەکان و زۆفەکانی یەکێتی نیشتمانی کوردستان کە نەیتوانی ئەو بیسەلمێنێ بڵێ لە قانونەکەشمان ئیشارەتمان پیا بوو کە بڵێن ئەم قانونە ئەسەری ڕەجعی هەیە بۆ ئیشەکانی پێشەوەی بەڵام زۆر بەداخەوە کاتی یەکیان گرتەوە ئەو ئیشارەتی بەو شتە نەدرا بۆ دەستەی وەبەرهێنانی ئێمە زۆر بە وەکو کابراڵێ بە کزی و ئەتوانم بڵێم زۆر بە ناڕەحەت و بە عاجزیەوە من و کاک محەممەد هاتینە دەرەوە ئەوان چون بۆ قاعی کۆبوونێ من نەچوون لەگەڵیانە من لەگەڵ کاک محەممەد هاتمە دەرەوە تەوان کاک محەممەد هەموو ویژدان و هەموو وجودی خۆی تەرخان کرد بوو بۆ محەممەد کەریم بۆ ئەو دەستەیە بەو شێوەیە خواحافیزیان لێ کرد هاتینە دەرەوە ئەو کاتێک کە من لێ ئەقمانێکمانە بۆی بچمەوە سەر پرسیارەکەی جەنابوو ساڵی 89 قەراری 89 ئەو قەراری 89 بەڕێی من یاسای ژمارە 4 لەدایک بوو پێویستە وەبەرهێنان ساڵانە ئەبدەیت بکرێ قانونەکەی نابێ بەم شێوەیە بڕوا نابێ ئەم ئێستا وەبەرهێنەری کوردستان وەک مقاولیان لاتەوە من جارێکی گەڵێمەوە زۆربەی زۆریان مقاولن شوێنی بەلەلیان گرتوتەوە ئەرستەوزیعەکەن خانووە فرۆشن بەلەدیش بۆ خۆی سریانەکە بەڕێی من ئەمە پێویستە جارێکی کە ئەبدەیت بکرێتەوە بەم شێوەیە نەمێنێ بێنەوە بزان بەپی ڕۆژ مەسەن بۆ نمونەوەی بێنەوە مەسەن پرۆژەی استراتیژی هەبوو لە زمانی خۆیان بۆ نمە دروستکردنی مەتارێک پرۆژێکی استراتیژیە کات و شوێنەی گۆڕێ بەڵام ئێستا لە سلێمانە مەتارە دروستی پرۆژێکی استراتیژی نییە دروستکردنی خانووی سەکەنی لەوانەیە مەسەن پرۆژێکی استراتیژی بێت لە سەردەمێکە بەڵام ئێستا پرۆژی استراتیژی نییە ئەوەی زۆر زەربەی لیا لە ئێمە لە وەبەرهێنان لە کوردستانە هەموو مستەسمیرەکان لەبەرەوەی پارەکە سەری ئەگەڕایەوە بوویان ڕویان کردە قازانجەکەی قازانجیشی زۆر فادح بوو ڕویان کردە سەکەنی بواری پیشەسازی بواری زراعی بوارە زانستیەکانیان ئیهمال کرد تەنها بۆ مەسەلەی سەکەنی لە سەکەنیشە بۆ خانوو نەچوون بەرەو شقە و بڵێن بە ئاراستەی عەمودی کار بکەن بە ئاراستی شاخولی کاڵیان کرد ئەوە زەربەی لاوە لەبەرەوە بەڕێی من پێویستە جارێکی ئەبدەیت بکرێتەوە ئەو قانونە بەو شێوەیە نەمێنێ ئەگەر ساڵانە بۆیان ناکرێ 2 ساڵ جارێک مڕازعی ئەو قانونە بکەنەوە و سەر نوێدارشتنی بکەن لەبەرەوەی ئێمە ئەزمونمان لە مەسەلەی ئیستیسمارەکەم هەیە پێویستی بە ئەبدەیتی ساڵانە یان 2 ساڵ جارێک بەڵام ئەگەر ئەو حاڵتەی وەبەرهێنان ڕووی نەکردایەتە لایەنی سەکەنی لایەنی دانیشتن ینی ئەو میلەتە هەر دانیشتناڵم سەکەنەکە کراوە بوارەکانی کەش ئیهمال نەکرێ خو منەوتۆ سەکەن نەکرایە سەکەن بکرایە بە تەریقەیەکی علمی سەکەن نەکرێ بۆ کەسێک 1000 مەتر زەوی بیتێ و ڤیلاژی بۆ بکەی بە 6 دەفتەر و ئەو بیا بە 100 دەفتەر سەکەن بکەی بۆ کابرایەکی فەقیر بە 5 دەفتەر و بڵێ وەرەکاکە گیان لە خیلالی 2 ساڵە پارەکەم مەبەستی من ئەوەیە مەبەستمەوە نییە ئەگەنەوە کەی ئەوە معالەجی سەکەنە تۆ بچی ڤیلایەکی 1000 مەتری بی بە زەلامێک و بڵێ کاکەوە لێر تۆ ئەوە معالەجی سەکەنەوە من بە تۆڵێم تۆ 1000 مەتر زەوی هی حکوومەت بی بە خەڵک بڵێ کاکە تۆ ئەمە بڕۆ بیکە بۆتەکەم بە خانوو دەبێ بە 400,000 دلار ئەیش بیاتەوە بە 800,000 دلار ئەمە تیجارەتە ئەمە هین نییە ئەمە معالەجی سەکەن نییە من لەسەر ئەوە قسەم کردو
و بەرنامجی ڕوبەڕوشم لەگەڵ قسەم هەبووە لەگەڵ مستەسمیرەکانیش بەڵێ ئەمە نەکردەوە بە مەشروع وی بە سەرۆکی حکوومەت چەند جارێک لە جریدا بڵاوم کردەوە و پێم وتن ئەم تەریقانە هەڵەیە و سیمینارمان لەسەر کرد قسەمان لەسەر کرد بەس گری من بۆ مەسلەی ئاوادانکردنەوەی دیاتەکانی کوردستان یەک پرۆژەم نووسی یامە دەستکە کەمال کەرکووکی پێوتم وتی من کۆبوونەوە لەگەڵەکەم دوای ساڵێک و 3 مانگ چاوەڕێم کرد وتیم نەکۆبوونەوە کرانەی شتێک و ئەوەش لادەکانی کوردستان سەر ڕێژەی دانیشتوانی گوند لە چاو لادیا لە سا 11 بۆ گوند لە چاو شارە لە سا 11 و لە سا 89 یعنی وڵات بەرەو وێرانێکی ئەگەر وڵاتێک گوندی نەبێ گوندشی نەبێ یەکو ئۆردوگایەکی لێ خەڵک چاوەڕێەکە لەو ئۆردوگایە مەعاشی بۆ بێت و هەمانە بیر بە موچەخۆر و دوایەوەژە بێت چاوەڕێ ئەوە بین ئەگەر نەوتەکەش بڕاوەکو ئیسەش ڕەشەمان لێگەن ئەو کاتە بێ چاوەڕی مەرحەمەتی خوا زۆر باشە کاتی بەرنامەکەم کۆتایی هات ئەمە دو پرسیارە لێ بکەم ئەمە جەخت لەوە بکەمەوانێک کە ئایا لە هەڵبژاردنێکی ترە عومەر عنایەت جارێکی تر تەجروبەی ئەوە ئەکاتەوە بڕاتەوە هەڵبژاردن خۆ ئەگە تۆ جارێکە چوویتەوانێ و لەگە حیزبێکات چویت و کۆم جارە و لێ هاو من ئەگەر بچمەوە هەڵبژاردن یا بە تەنها ئاچم یا لە گۆڕان ناچم ئێگەر بۆ کۆم حاڵەتی ئەم هەڵبژاردنە ڕوویایەوانە جارێکە تۆ لابرایت و کەسێک گەخڕایش ئیترڵێ گەرجاری خاڵەتانیان خوا بگری و گەرجاری دۆ خۆ بگریەوە ئەگەر یەکەم جار خواوان بگرێت دووەم جار خوا خۆم بگری و دەسەڵات زۆر باشە ئەندازار عومەر عنایەت زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی بەڕاشکاوی زۆر سپاس بۆ تۆ بەڕێزی بەڕێزان بۆ سەرنج و تێبینیە دەتوانن لە ڕێگەی مەڵ ئەدرەسی بەڕاشکاوی @nrttv.com پەیوەندیمان پێوە بکەن تا بەڕاشکاویکی تر هەفتەی ئایندا هەموو لایەکتان لە خۆشییابن.